ما شاء الله ئەو بۆ لە مواعیدا ئەوە مەزبوطی زۆر زۆر باش مەماویت قەت نیو ساعت تاخیر نابم 45 دقه 45 بوو یانی ساعت بوو 45 بوو تا ئەوە 5 دقەش لەگەڵ نەبێت باش بوو من نانەکەم بە ئیسراحەت خواردینجا ئەو مشکلە مێ درنگ بخۆمەکەەوە بزانام خەتای ئێمە بوو تۆ دوی عسر ژیانە دەست پێکا من 12 کوردم دانابوو ئێستا مەزبوطم ئێستا لە دەی بەیانی و هەڵدەستم وتیان ئیلا لە ساعت 2 ژیانی دەست پێکە لەدا بۆ دوو هەر لە ماڵدا دەنیشم نازانم چی بکەم هەموو ڕۆژە حەلاقەکەی نابەخۆی ئەوە سەردەمێک بوو ڕۆی داوێنەوە جوان نیە حەلاقیی حەلاقێکە بۆ دانینم جارە دەورەی دەڵێم و باوز لە گۆرانی بینم جا دێکم بە حەلاقی انشاءالله ماشەڵڵاتان لێبێ نۆبران هەر هەمووی دەنگ خۆشە باوکیشتان دەنگ خۆشە تۆ دایکیشن ئەوەشیان زانەرێکی تر بوو کێ لە هەر هەمویان زیاتر دەنگی خۆشترە باوکم کارزانیش هەمیان دەنگی خۆشە بەس وەکو معجب معجبی دەنگی دوانم ئەی کامیانە لە هەمویان خۆشترەوە هەرێکی نوعمی وەیەکەی ترەوە مڵی کامیان شیرین ترەوە نیە فەرقیان نیە نابۆ من فەرقیان هەمیان لەم گەورەترن ئیتر هەمووشیان وەکو ڕێنی شاندەر و مامۆستای من بوونە جا گۆرانێکی خۆشمان بۆ ئەڵەی جارێوات لە گۆرانەکەی من بێنە گۆرانیەکمان بۆ بڵێ هی ناوچەی گەرمیان ناوچەی گەرمیان کێزای جەرێگانم ماڵی وێرانم هەی کزای جەرێگانم ماڵی وێرانم لا دووری بامات زۆر پارێشانم ئەرێ ئای گەریێ دووگەرێ دانا یارم شەمع و جوانی خۆم پەرێیێ وانە ئایاسکی سریکی جوانی هەرێ دەیگەرێمیانە زۆر گلیت لێ ناکەن لەوەی لەبەر ئەوی زۆر ئەو گۆرانیانە ناڵێتەوە زیاتر گۆرانیەکانی هونەرمەندە هەولێرەکان ناڵێتەوە ناوەڵا بە شایدی کاک ڕێوانی شۆ لەگەڵ مای هەموو شوێک هەموو گۆرانەکان هەموو سالێک دەڵێم من کەلاری بم گلەی یەکەمە بە کەلاری ئەفزەلێت بێ بەڵام زۆربەی سالەکان دەڵێم ئەو لە هەموو لایڤێکە گۆرانی گەرمیانی دەڵێم هونەرمەندێک هەیە زۆر خەڵک باسە کاکە ئێوە نێوانتان باش نییە و بە بەند جوابی یەکترێنەوە یا ڤلۆگەرێک لە سەرێکێکتان قساکە ڤلۆگەرێکی لە سەرێکێکتان قساکە حەمەستار قسەی چێ بۆ مۆزوع بەخوای بە ژیانم هونەرم وەکو مسابقەدانە ناوە هەر عیبە و شتاربوونی نییە ئەو کابراگە بۆ خوا بیر کاتەوە بە خونانم وا بیرم نەکردوتەوە و زایدەنیش من بە بەند جوابی کەس نەداوەتەوە بەندم وتووە بەند هونەرێکی جوانە تەبعاً هونەرێکی میلیە ئەگە بتەوێ ڕەنگی نەتەوەیەک پیشاندەی بە هونەرە میلیەکەی پیشانی دەدەی بیدایەتی و کە مەسەڵەن جاری وایە لە کۆتایی لای موزیکان دەیکەم بە گۆرانی خێرایان لە هەندێک دانیشتنێ دای گۆرانی خێران دەکەن چەند بەندێکم لە بەرەو دێڵێم و تەواوەکە ناوەکو جوابدان و ناوەڵڵا هونەر شەڕەمەری شک نییە عیبە باسە واز بینن نازانم ڕۆژانە زۆر ئەم وشەیەمان بەرگوێیەکە و کە ناوی حەمەستارێ ناوی هونەرمەندێکی تر دێ دەڵێن ناکۆکی لە بینیان هەیە لەبەر ئەوە بوو ئێمە ژتمان بۆی وەڵامی خەڵک بینەوە من کەس شک ناوم بین لەگەڵم نەبێت چکە هەمویان ڕەفیق من ناڵێن زۆربیان ڕەفیق من زۆر باش پرسیاری زۆرم لێکردی ناشمێ زۆر بە پێوە ڕادگرم جا گۆرانەکەی خۆمم بۆ پێ بڵێ و پێ بڵێتە بۆ بڵێ عاشق دەبێ مەستانە بێ عاشق دەبێ مەستانە بێ خاکی دەری مەیخانە بێ لەم لاوە گێریەی نایونەی لەو لاوە شۆڕەی جامی مەی ئەی دڵوەرە وشیار ببە مەحوی جەماڵی یار ببە ئاگر لە عالەم بەر بدا ئاوایە ڕێگەی عاشقان ئەی بۆچی داوە هاوڕێکم هەبوو بە بۆنی ئەوە من گوێم لێ بوو ئەوی شەرکچ بوو زۆر عاشقی ئەو گۆرانیە بوو اینجا من لە ئەوە گوێم لێ بوو ئیتر لەبەر ئەو میش لەبەرم کردووە لە خزمەتین زۆر سپاس چیت هەیە بۆ 1964 و نۆ کۆمنتەکەمان نۆ کۆمنتەکەم جاوامزانی باسی نۆ کۆمنتەکەی نەمزانی بە ژمارەیە وەکو ستارەکەی تۆی لێ هاتۆ نۆ کۆمنتەکەی ئێمەش بەجددی پرۆگرامەکەم بینی یەکەم جار کاکە ڕێوان بۆی ناردم زۆر کوالیتیم بەدڵ بوو و هەر سەرکەوتو بن ئینشەڵڵا هەراوە ئەکتیڤ بنەرەوە چالاک بن بە هیوای بەرنامەی زیاتر
زۆر سوپاس هەتا ئێوەشە بنی شەڵای ئەمەش بەردەوامە بین ئێوەش خزمەت دەکەن ئێمەش خزمەت دەکەین هەر هەبن ئینشەڵڵا